لا تجنيد ورقيك سوق بو كان يتر أو ورقة سوق وين نجات عليه إعدام تواني بلي من وتاعت بو عسكري أو تناو هناسيتي هاي عسكري شي ريبو عسكري تو كزنا ناسي نازاني جيش عراقي سختين جيش بالعالم أو كاته زور ناخوش من يعني أربع سماوة ولا سماوة ماوي لمركز تدريب لو بالخورة داينا نايم ماني بينجو شجبو يتر وجبة خلق جاء كراي وبو صنفا كان يتر فيترو خياتو آسنجرو هر كسي صنفي خوي إما وتيان أويك سي ثانوي تواكل بشت أملا 10,000 كسبو ملين جندي عراقي لو رجع هر مركز تدريب كان 1000 كسي كيبو الرشد إما بلين كان 1000 كسي جيان كردينو أويك سي ثانوي تواكل بتملاو أوي خنواريني عم بردن بو مهني تر أوي مهني دس من بر صنفي كيميائي كوتم بو نكبتي تاكا هلط جيم لجيش عراقي على صنفي كيميائي بركوتم شو ما صنفكو دورة كم تواكل لخان بني سعد لبعقوبة جاو دوري صنفي كيميائي توايش يمكن من ناس يعني خلق يلا بجم شكاروتهم خلق استيماني يتدعيك كشفوا ببني تذكروا جنسي واشتكموا كمن ولادي يلا بجم هم بيان ناخوش بو هم بيان عجائب بو أو بالجناية لسه دروس كدم تو خلق يلا بجي شون هاتو تتام صنفه منيش بوم باس كردم كلا أولو شون بو دورة كم بيني بتعاوتي يسمى نظام كان نوع غاز لهالبجة بكار هاتوا ويش ولاتي كيجبون لشو هاتونو حتى لو خان بني سعد شويني قبو خاص دروس كرابو بو تجربة ويك جندية كأجت جبهه شون نجاتي بالكيميائي لنا أو خيمة جورا بلين كان خيمة جورا بو قاعيك لمس الكيميائيان فيها كردين لو سروا بقينا عود درزية وادر شتاء بس بالنسبة لي أنا كبوكو شيء بالنسبة لي وإزعاجك أبو بورينته أو دوريهم تواكل بون بنايب عريف للجيش العراقي جوري غازة كان زور بون غازة بو مثلا بو بيست بو غازة بو فرميسك بو غازة بو هناسة بو خنكاندن أولا تاني كزور أما غازانيان بيفروشت بون ألمانيا بو تشيكوسلوفاكيا بو بلجيكا بو جوري غازة كاني بعراق فروشت بو بلين تري بجوري تشونو بكمية تشونو مثلا بشوي قنبلة بو بشوي شون بو هموشي مركزي أو كيميائي لخان بني سعد تدريبكيشي ومخزنة كان اليوم ودعي له حصو ولا فلوجة أو من شو كلا صنف كابوم لأنقاسينو يمن نقل كرايم بو السرية قاذفات اللهب الخفيفة أو قاذفانة أو هيك بكارها بو سوتاندني شوينة بناية شتيك توسي قنبلة وبيبو لو بشتوبو هرسي كيبلين أتواني سيا مالي قوري بيبسوتيني مثلا كسيك عاسية بولا خانوية كان مالكا آخر كز بلي من يربعان كريان ولا أو خانو ما ببسوتينا أو بيلن قاذفات اللهب الخفيفة أما جوري بولا كيميائي بلام أما كيميائي ميداني بو بلام أو قنبلة قوراني كبكارات بو جبهكان لشوي صاروخ هابون بكارات ببي شونكو بلين جماري جبهكا هبو بكارنا بو تلوقكا سرپیست چاو همو تلوقكا وتر خوران و سوتاندن وانا همو چاو فرميسي كر همو اعصاب بو يميشك بو همو يهناسه بو يعني او هرو بينشا جوره بو كإنسان شون بچي ازعاجه بيه كلي اداء او منطقه بو ماويك تلوث ابو كتلوث ابو يعني بيس ابو كبيس ابو حتى حشرات يشكوش حشرات بالنده حيوانات انسان ابو لو مساحي كلي ادراهيتي تقدر نجد او لهالبجا بكارات بو واللي درابو لهالبجا نسبه درچون ده بو 20 لصد بس چونکە هەڵەبجە تۆزێ لێژ بوو هەواکەی بردبووی و واش بوو کە خەڵکەکە پێشتر وەجبەیەکی باشی لێ دەرچوو ئینا ئەبوو هەڵەبجە 100,000 کەسی بکوشتایە وکات هەڵەبجە کە ئەڵێن هەڵەبجە گوناحە کەس باسیەوە ناکا هەڵەبجەیە خوورماڵە هەورامانە یعنی من جاروایە زۆر بە ویژدارم لەوە سەی سایقە قەینە کیمیاکە سەی سایقی نەبوو بەڵام ئەو کیمیا بارانە خەڵکی دووجێی لە هەمویان هاتنە هەڵەبجە خوورماڵ هەمووی هات هەڵەبجە تەیۆڵۆگیارە هەڵەبجا بوو کەس باسی ئەوان ناکا هەر لێن هەڵەبجە من حەزەکەم بووتێ شارە زۆر حەوزەی شارە زۆر لە وێرانکردنیشە تۆسەی کە سەی سایق من جارێکیان بە مەموری لە جێشی عێراقی گەڕامەوە بۆ هەڵەبجە کتابێکم برد بەناو سەی سایقە ڕۆشتم باران بوو شوێنێک نەبوو بچمە ژێری لەناو سەی سایقە باران بوو شوێنێک نەبوو بچمە ژێری یعنی حتا مەسەلاحەکان جوات تەخت کرابووی ئەوە نەبوو چیتری ئەبوو باران لێو بە شارێک یەک ژووریتیان نەما بێت شایانی وە ڕێزی لێ بگیرێ سیروان عینەشت خورماڵ عینەشت تەیۆڵە چەند ساڵ وێران کرابوو بەس گوێزەکانی بە پێوە مابوو
بیارە وستێک اینجا ئەو هەمووەلادێ لەسەر ڕێگاکە کەس باسی ئەمانە ناکە ئەی تۆ ئەگەر بیتە سەری لەو دیو عربەتۆ پێنجێنی شو هەیە لەو حەوزەیە ینی سێکە یەک کوردستانی بچکۆلە لەوانە ئینسانی تیانە بوو ئایتر بە بڵین لە عسکەریەوە من نقل کرام بۆ کۆیت و بۆی کورتێکم بۆی بینەری ئاز نەبێ نقل بووین بۆ کۆیت و لە کۆیت من تحملم نەکرد ئەمزانی وەزعەکە خراپە و لە عێراق دەرێ فیرارم کرد لە کۆی هاتمەوە بۆ سلێمانی ئێمە لە سلێمانی مەمنوعین هەڵەبجە دوو جار مەمنوعین هێشتا ڕاپەڕین نەبووە ماڵمانی من لە کارەزەوەش بوو هەم فیراری نەماڵە بجین ئێمە کە دەورەکەی سنفی کیماییمان تەواو کرد ئێمە قازیفاتی لەهەب خەفیفە ئەوەی کە دەتوانێت لە گۆگل بنووسێ قازیفات اللەهەب الخەفیفە یەکسەر ئەو قازیفانەیەتە سەر شاشەکە بە ڕسم کە بە کۆڵی ئێمە بوو ئێمەیان بر بۆ سووتاندنی بیرەنەوتەکانی کۆیت بیرەنەوتەکانی کۆیت زۆر هزار بیر ئەبێت بەزە بیر هێشتا بەکار نهاتوو بەس بڵین ئەو حازرە بۆ بەکارێنان ئێمە خۆم هەمووین بینی لە ڕەوزەتەین و لە جەهرا ئەو ناوە بیرەنەوتەکانی کۆیت سەدام حوسێن وای دانابوو ئەبێ هەرچی بیرە بسووتێنرێت چۆن دایان بسووتێنرێت جوندیەکی مەشاتیان دانابوو بە 2 گولە ئاربیجیۆ بەرامبەر بیرەکە ئەگەر سەید ڕەیز وتی ئینسیحاب من الکویت ئەو بیرە بتەقێنێتەوە ئەگەر ئەو جوندیە خیانەتی کریا ئاربیجەکە ئیشی نەکرد کەتیبەی هەندەسەیان نابوو جوندیەکی هەندەسە ئەڵغامیان دانابوو TNT وایەرەکەی هێنرابوو ئەمە جوندیەکی مەشات ئەمە جوندیەکی هەندەسە ئەمە دووەم حاڵەت ئەگەر ئەو نەیتەقان نەسووتە ئەم بیتەقێنێتەوە ئەگەر ئەم نەیتەقان و ئەحمە و جوندیەکی لە هەبیان بۆ دانابوو یعنی بەمسی حاڵەتە بێ بیرە بسووتێ سەدام وای دانابوو ئەبێ بیر لە کۆیتان نەمێنێ هەموو سووتێنرێ ئیتر ئێمەش بڵین ڕاستیەکەی تۆ ئەمەمە بیرە بسوێ هەر دووکەڵەوە خینکێنێ ئێمە پێش ئەوەی بیرەکان بسوێت لە 21 90 من فیرارم کرد لە 20 لە مانگی دوو بیرەکانەوە تەقێنرایەوە بەڵام هەمووینا وەجبەیەکی باشی فیراری کردو یا ڕای کردبوو ئەوشی تەقێنرایەوە بوو لە کۆیت هەرچی بیرەکان بۆ سووتێرە لە سلێمانی بارانی ڕەشباری لە کەسوکار و پرسە پێتەڵێن بیرەنەوتەکانی کۆیت پێشەوەی تەقێنەوە من قازیفەکەم جێهێشت فیرارم کرد لە کۆیت و هاتمە بۆ سلێمانی بە دزیەوە خۆم گەیانە سلێمانی بار حاڵەتی بوو قەسف بوو بەغا کارەبانە بوو هەرچی جسر بوو ڕووخا بوو هاتینۆ هاتمە سلێمانی کاتمە سلێمانی مانگی چەنە 21 من بە 23 گەشتمە ماڵە بە 2 ڕۆژم پێچووتە زۆر زەحمەت بوو ئیتر ئێمە فیرار بووین براکانیشم فیرار بووین هەڵەبجەی هەمووی فیرار بوو دانیشتین ئەو بۆ ئەخباریان و لە کۆیت و ئەمانە ئیتر وردە گەشتینە مانگی سێ ئایت بە هەر زەحمەتێک و ئەخبارەوانە مانگی سێ ئەو بوو 5 سێ لە ڕانێ راپەڕین بوو لە بەسرە جوندیەک یەک گولە تۆپینا بە ڕسمەکەی سەدام حوسێن و لێوە دەستی پێکرد لە چواری یەک هین چواری سێ لە 5 سێ لە راپەڕین ئەو بوتیان راپەڕین دەستی پێکرد تەقە بوو کە تەقە بوو 6 و 7 گەشتە سلێمانی کە گەشتە سلێمانی ئەو بەیانەیە کە بوو بە ئینتیفازە بڵین راپەڕین دەستی پێکرد لە سلێمانی ئێمە فیرار بووین هاتینە دەرەوە چوین معسکەر ساردا و بەرامبەر ماڵی ئێمە بوو لە کارەزەوەش من عەرەبی مەزانی کاکەشم عەرەبی زانی چوین بە دوو جوندیەکەی بابە نیزامەکەمان وتمان وەرە جلی کوردیتانەیە و ئینتیفازەیە هەمووتانە کوژرێن وتی ئێمە چەکەکانتانێنی ئەو جلی کوردیمان هێنامان بۆ ماڵی خۆمان سێ عەسکەر بوون چەک و تاق متفانەکان ئێمە ماڵی ئێمە ژێکی شەواڵێک و کراسێکمانەیە وتمان دەبڕۆن تر کەس ناتان کوژێ دوای ئێمە معسکەر ساردا و تاڵان کرا خەڵکی کارەزەوەش کۆ مەنتیقە ئەو دۆڵە ڕوتە ئەیتەها قەیوان بەرزایەک هەمووی عەسکەری بوو هەمووی معسکەر بوو هەمووی بڵێ مەوادی غیزایی تیا بوو چەکی تیا بوو سیەر و چینکۆ و ئەوەی کە خەڵک حەزی لێ بێ ڕای کێشێ بۆ نیوەڕۆ معسکەر ساردا و گسکی دەدرا ئەخی ئێمە ویستمان بەشداری بکەین لە ئینتیفازەکە حەزمانەکان بڵێن شتێک ڕووبا لە سلێمانی لە ناو شار دووسێ ئاربجی تەقی ئێمە هاتینە دەرەوە عەرەبیمان یەکسەر چوین بۆ لای ئەو جوندیانە خەڵکی گەڕەکەش ئێستا هەموو ئێزان ئەڵێن ئێوە زۆر چاو نەترس بوون چۆن ئەو جوندیانەتانێنە چۆن نەترسان دوای بەعز بێتەوە بۆ گیانتان مجازەفە بوو هەر سێ جوندیەکەمانە بە دیارچاوی هەموو دراوسەکانەوە چەکوشتەکان ناینێ سێ کلاشینکۆڤ لەگەڵ تاقم و تفەمانە سێ شەڕوەڵمانیان لەگەڵ سێ کراس خوا حافیز خوا حتا ئەو کاتەش کەڕەوەکە بوو ئەترسان ئەو سێ جوندیش کاتمان لێ بکەن نزێکی عێراقی بێنە سەر ماڵەکە بڵێ و ماڵە چەکەکانیان دەستنی بەس باش بوو ڕووی نەداوشتە ئەو بوو ئینتیفازە بوو سلێمانی لە حوتی سێ بەعسی تیانەما بەس لە ئەم نەسوورەکەمایەوە اینجا ئێمەی هەڵەبجەی دایمە دڵمان لای هەڵەبجە بوو بە تایبەتی لە ماڵی ئێمە من زۆر هەڵەبجەم خۆشەویست حوتی سێ هەشتی سێ نۆی سێ دەی سێ ئەم نەسوورەکەش پاک بوویەوە من دەی سێ بە ماڵ خۆمان دەچمە هەڵەبجە بۆ کوێکی هەڵەبجە لەو دی عربەتەوە بەنزیخانەیەکەیە نازەم ناوی چیە لەو بەنزیخانە هەتا تەواڵە و بیارە ئینسانی تیانە بوو
ژیانیشی تیان نەبوو. یعنی تۆسێکە ئەوەی کە ئیسە لەو دوێتیان نەبوو، نە خەسەخانە، نە حەریق، نە دایرەیەک، نە پۆلیس، نە هیچ. یعنی تۆسێکە لەو دیوێ ئەربەتۆ ئەڕۆشتی تر هیچ نەبوو، معسکەری وێران نەبوو. من وتم ئەڕۆمەوە، پاسکیلێکی شینم پێ بوو 28 بوو، زۆرم خۆشەویست. وتم من ئەڕۆمەوە، وەڵام وتیان مەڕۆ تووشی شتێکە بی و کورە خەتەرە و ئەو شوێنە چۆڵەوان. وتم ئەڕۆم. هەڵسام کۆمەڵەشتم پێچایە و جلی بەربوو، کلاشنکۆفمانە بوو، فیشەکەم پێ بوو، خورمان برد و لایت و ئەو شتانە، ئەدەواتی پەنچەری بۆ پاسکیلەکە و کۆمەڵێشتی چاکم پێچایە. وتم من ئەڕۆم ئەگەر مردوومە چم بۆ هەڵەبجە ئەبێ یەکەم کەس بچم هەڵەبجە. ڕاستیەکەی کە لێرە لە سلێمانی دەرچووم ئەم قیسەیە زۆرم حەز لێتی، زۆر خۆشیشە. خوا ئەوەی بەخشی بە من بچمە سنفی کیمیایی و یەکەم هەڵەبجەیی بم لەسەر هەڵەبجەیی فەسڵ کرام و یەکەم هەڵەبجەیش بێ بچمە ناو هەڵەبجە دوای کیمیاباران. ئەوە بوو دەیسێ لە سلێمانیم بەڕێکەوتم بە تەنیا، هەتا گەشتمە ئەربەت و بڵین ڕۆشتیشم لە چەناخچیان دەرچوون کەسم نەبینی. بەڵام خەڵک مەبینی هاتن بۆ شەڕەخۆری بۆ معسکەرەکان بۆ چەک، هەموو معسکەرێ سەدان چەکیتیا بوو، خەڵک حەزی لێ بوو شەڕەخۆری. ئەو کاتە زۆربەی بە ئەسکەر ڕووخا شەڕەخۆر ڕووخانی، یعنی معسکەرێک تاڵانەکرا بە 2 دقە کە دایرەیەکە گیرە هەرچی شتی سلێمانی بوو تاڵان کرا لەلایەن کێ و لەلایەن و کەسە برسیانەی ئەو کاسانی کە داغ لە دڵ بوون بۆ بەعاز، ینی قەرێوەڵی خەسەخانەیان هێنا بەی بەعسیان نەزانی، وێرانیان کرد. غەڵەت بوو، ئەبوو وانە باید بەس کەسێک نەبوو هۆشیاریان باتێ بڵێن بڵکی دەوڵەتە بڕۆ چەکەکان بەرە، بەس خەسەخانەی قەرێوەڵی خەسەخانە بۆ ئەبیت وەنی غەڵەتیایە ڕوویە، شتی چاکیرتیای ڕوویە. ئەگەر ئەو ئازایەتی خەڵکیش نەبووە بەعز نەڕووخە، خەڵک داخ لە دڵ بوو. هەموو کەس وایە حسابێ کرد کە قوربانیە، لەبەرەوە خۆی بە خاوەنی ئەو میراتی ئەزانێکی بەعزکەما بووە. ئیتر من چوومە ئەو دیو ئەربەت و ڕۆشتم بە پاسکیل ڕۆشتم و خەڵک ئاو بە تراکتۆر و بە پێ و بۆ ئەوە نالێوێ بژی، بۆ ئەوی بزانێ چی لێت دەستی کەوێت. وڵای هەر 5 گەنج و هەر 5 پیاوە هەر 10 پیاواتن بۆش کۆکردنەوەی شتێک بۆ خۆیان، هەمووی ماسکەرات بوو. من چوم ڕاستی زۆر زەحمەت تا گەشت ماڵەبجە، چەند جای استراحەتم کرد، خۆشیش بوو. ئەوە کە لاتیان لە شارە زورا لە زەڵما لەوێ لە دووجێرە، یعنی دنیای زکرەیە تۆ یەکەم کەسی ئەڕۆیتەوە. ئیتر گەشتم هەڵەبجە هەر ناڕەحەتی بوو دەوری ئاسر گەشتم هەڵەبجە. کە گەشتم هەڵەبجەی چی؟ ینی دیمەنێک تۆر دوای 3 ساڵ و شتێکی کیمیاماران ئینسانیتیان نەژیاوە، هەموو شتەکان گۆڕاوە، خوڕەی ئاوێت، شارێکی بێدەنگ، لە دەواازەکەەوەی تەژور و کەس نییە بڵێ بۆ شوێکی، کەس نییە بێ بڵێ چۆنی، کەس نییە بڵێ ئەرێەوە کێتیان نییە. ئەچیتە شارێک زۆر سامنا بوو، تۆ لەو سەر و بە پێی پەتی لە شندرۆ ڕۆشتی لەم سەر و بە 5 کیلۆیی تۆ ناوی، لەو سەر کە ڕۆشتی بەسیتیا بووە لەم سەرەوەی تۆ بەسیتیان نەماوە. ینی کۆمەڵی خەیاڵات و کۆمەڵشت زۆر خۆش بوو. جارجار ئەگریای جارجار تەزویەکە پێ هات کە سێری و منجا من مناڵیش نەبووم، من گەورە بووم لە هەڵەبجە. ئەوە جایە مناڵێک 3 ساڵ بێ و دوای 10 ساڵ بڕاتۆ نازانە هەڵەبجە چی یادەوەری نییە. من ئەو کاتێک کە داخلی هەڵەبجە بووم دوایتر لای پێش مۆنمنتەکە ئەو کاتە شێوەیەکی کە بوو سەیری هەڵەبجە دەکرد بە قورئان یانی بڵێم 5-6 دقە بەس گریاوم بە جێ بێدەنگی، گریانێکی پڕ لە خۆشی، نەشمەزانی ئەڕۆم هەڵەبجە چیم دیێ و ئایا گەڕێم و یان ئەڵغام پێ مارێ پێم وەیە مەسەلەن تووشی چیەبی، بەڵام هەر خۆش بوو. شتێک بوو لە ئەسکەریەکەم پێ خۆشتر بوو، لە ژیانی سلێمانی پێ خۆشتر بوو. گەشتمووی حاڵەتێک ڕازی بووی هەرچی لەبێ لە هەڵەبجە پێ خۆش بوو. ئەیتر ڕاستیەکەی چوومە هەڵەبجە کەسم نەبینی تا دەوری بوو بە ئێوارەش. ئێوارەتر من نەبوو بە تاریک، گەشت ماڵی خۆمان، ماڵمان لە پشتی مزگەوتی شافعی تۆزێ خواردتر لای باخی گشتی بڵین خەڵکی هەڵەبجە، یا لای حوشەی پاشا زۆر نزیک بووین. یەکسەر تۆ لە هەڵەبجە تۆ ئەچتۆ بۆ نوختێک لێ دایک بووی. من هەر چۆنی بوو خۆم گەیانە ماڵی باوکم، هەرچەند ڕێگەکان تۆزە زەحمەت بوو، تەقێنرا بووی هەڵەبجە چەند مانگەوە پێش ڕێگەکان هەمووی داخرا بوون، 2-3 ڕێگە عەسکەری مابوو، مەسەلەن 2 تایە پیان ڕۆشت بۆ هاتوچۆ بە تایبەتی لای خولەی سافە سەرکەوتی بۆ باخی گشتی جادەیەکی کەشە بوو یەکسەر بۆ کانی خۆڵکە و بۆ عەنەب. ئەوە 2 تای سیارەی پیان ڕۆشت، بەڵام ئەویش بەزیشتی تیات بوو ئەگەر سیارە بڕۆشت تا یەکەم جار پەنچەرە بوو یان وێرانە بوو، ئەبوو پێشتر پاکرێتەوە. ئەتر حاصل کە گەشتمە بەردگای خۆمان و ئەنە سەیرێکی ئەو ناو پاسکیلەکەم داناو ئەمشەو من چی بکەم و ماڵی ئێمە نەڕووخا بوو، ئەوانی سەر و ئێمەش دەخان و خوارەمەدە هیچی نەڕووخا بوو.
مثلا کاڵێن هەڵەبجە هەمووی تەقی بوویەوە هەڵەبجە هەمووی نەتەقی بوویەوە چەند خانوویەک مابوویەوە بەڵام سەدان مابوویەوە بەڵام چەند گەڕێکیش تەقێنرا بوویەوە چەند بینای جوان تەختی عەرز کرا بوو یعنی وای لێکرا بوو کە ئینسان تیانەژی کاتی خۆی پێشنیارێکرا بوو نازانوتیانی ئیمام جەلالە یانی کێ بوو پێشەوەی هەڵەبجە خەڵکی پێشەوەی منیشی تێ بچم وترا بوو واسیاجێکی بۆ بکەین بە مەتحەفێک هەڵەبجەیەکی کە دروستکەین خۆزگەوایان کردایە ئێستا بوو بە شتێک هەموو ڕۆژێت ئەچوونە نای تێرە گریین ینی ئەو سیما جوانەی بمایەتەوە بەوت جێگە پەنجەی بەعز لە هەڵەبجە جێگەی ئەو تاوانەی کە بەرامبەرمان کرا نەکرا وەڵحاصڵ ئەو شەوە کەیتر من ڕۆشتمەوە زۆر ترسام شەو دەنگی مثلەن چقەڵ و ڕێوی ئەو سەوتانە کە دەرەچن شەو بەعزێ سەوتەیە لە خۆی دروستە بەبێ و هیچی شەبێ ئەو شەوە زۆر زەحمەت بوو ژوورێکی خۆمانە بوو لە خوارەوە لەو ژوورا چۆنێ بوو تۆ تەختەشتم نا بە دەرگاکەوە و پەنجەرەکەشی چی پێوە نەبوو بەس باش بوو سارد نەبوو بڵین دەیسێ بوو کەسم نەبین و بەس ڕارە و خەڵک تەبینی بڵین هەال دەنگێ تەقەیەشتێ ئەوانش هاتن یا بۆ تاڵانی بوو بۆ ژیان نەبوو یا هەبوو هاتۆ بزانە هەماڵەکەیان ماوە وەک من بۆ بەس من چووم لێ بژین و نەشگەڕام کە چووم هەڵەبجەی تر نەگەڕام و بەستێمانی ئەو شەوە لە هەڵەبجەم زۆر زەحمەت بوو یانی ناگەڕێتون باز ناکرێ ئەوەی کە بەسەر من هاتە ئەو شەوە شێتی بوو یعنی تۆرە بچیتە شارێک چەند ساڵە کەسیتیانی باشە ینی ئەوای ئەڵغام بی کوشتمایە مەسەن ئەڵغام زۆر بوو یان ئەوە تووشی حاڵەتێکی نەفسی ترس بووی تا چکە من گەنج بووم تەلەبەی شەشی عیلمی تۆرە ئەو مجازە بکوێت بە تەنیا بچیتە ناو شوێنێکی مەساحەیەکی 100,000 کیلۆمەتری چۆڵ یعنی تۆ سێکە لە عەربەتەوە بۆ هەورامان زۆر گەورەیە بەخەو کوردستانە بەخەو وڵاتێکە بێ خۆ تەنیا تایەبی ئەو شەوە لێ بوو هەر چۆنە بوو ڕۆژم کردەوە ئەو شتانە هەبوون لە ژێرزەمینەکان زۆریش هەبوون بەس ئەو ژێرزەمینانە کەوتە گەڕێکی پیرمەحەمەد لای انحیسارەکە خوارەوە گەڕێکی ئێمە بڵین کیمیایی لێ نەبوو و دوای ئەو شتە ئەمە لەوە ترسی ئەو شتانەمان نەبوو تۆ ئەوە شەڕ و شۆڕ و نەکبەتی و بینی بوو ئەوە مەیتمان بینی بوو ئەوە بڵین ناڕەحەتی زۆرمان بەسەرات بوو و کەسێکی ئاسایی نەبووین من ناگەڕام بە دوای ئەو شتانە و نەیشم بینی چکە تۆ 3 ساڵ مەیتێکی لێ بێ هەر خۆرە تا و ئاو باران نایگەڵ و دوایەوە چەند ڕۆژێک لە هەڵەبجە خەڵک گەڕابوون دوای کیمیاباران هەر کەسیا بوو ناشت بوویان نەب ئەوەی کە بە دیار بوو نێژرا بوو یعنی دوای ئەوە ڕاستی بڵین مەید لە هەڵەبجە دیار نەبوو مەگەر ژێرزەمینێک کە 4 قات کەسیە قاتکەوتۆ بەسەریا دوای ئاوادانکردنەوەی هەڵەبجە بچن جەسەکانی ڕۆک و ئێسکۆپرس ببینن ئەویش لەو دەقا بۆ من ئەوە نەئەبینرا چکە ژێرزەمینێک من ئیشم نییە بۆ ژێرزەمینە ئەو شەوم ڕۆژ کردو بە هەرحاڵێ بوو بەیانی دەوری سەعادە سێرەکە ماڵی باوکم هات هەمویان لەبەر خاتری من پیکابێکمانە بوو ئەمە پیکابێکی ڕقم 34 سلێمانی توێتا بە پیکابەکان ماڵی خۆمان هەموو شتێکیان بارکردن هەر لە ئارد و خەیزا و هەموو شتێک چۆن تەواوی مەژ لەگەڵ ئەحمەوە مادەم ئەحمەوەژی من هاتن و بۆچی هاتن وڵی هاتوین ئێمەش بە قەوت و حەزمان لێرێ ئیتر بەڕەوا بکە بۆ من زۆر خۆش بوو چکە بەرگەم ناگەر من بە تەنیا تۆ توانیت 2-3 ڕۆژ لێبی بەس کە ئەوان هاتن بوو بە پشتێک بۆ من ئیتر لێواتر بڵاو بوویەوەنە ئەو ڕۆژە چەند کەسێک تر هاتن ئەوەنی خەڵک لە خۆشیە هیچێک لەوانە مامۆستا حەمەسەعی حاجی ئەنایەت هیچ کان ئاکۆڕەش ئەو خزمی خۆمانە لە کانیشقانیش تەقا کرا جارجار تاق 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 بە کلاشنکۆ یعنی خەڵکی لێ بەڵام ژیانی تیانە بوو هەڵەبجە وەکو بڵێ ئەژین ماڵی باوکم کە هاتنەوە ئەتوانم بڵێم هەم خۆش بوو هەم ئەشترساین ئیتر حەوشەی خۆمانە پاک کردو ئێمە بەلوعەکەمان ئاوی پێ هات بەلوعەی ماڵی خۆمان چکە ئەو ئاوی ماڵی ئێمە سروشتی بوو یعنی و نەبوو بە مزەخە و بەشت لە پشتی مەعسکەرەکەی هەڵەبجە حوزێکی گەورەی لێ بوو ئاوی ئەو چەند گەڕەکە لەسەر حوزە و تەوزیع کرا بە سروشتی کۆ ئەکرایەوە حوزە لە سروشتی بە سروشتیش تەوزیع ئەکرا بە زەختی ئاوەکە ماڵی ئێمە بەلوعەکە ئاوە بوو یعنی بەلوعەی پێوە نەبوو خوڕ ئاوە ڕۆژ یەکێک لەو خۆشیانی ماڵی ئێمە و ئاوە بوو چەند ماڵێک کەش هەیە بوو بەڵێنتر ئەوە ئێمە خۆش بوو تر خانوەکان مابوو هەر ئەو ڕۆژەی تر سۆبای دارماندانە بۆ شەو دایکم و خوشەکان دەستیان کرد بە نان و چومدار بووە نار و ئازا بووین و سێرەکەم ئاردیانێناوە خواردنیانێناوە ساج و پەرەمێ هەموو شتێک وەڵحاصل چەند کەسی کاتن مەرحەبایانە کردین و ئەو ئێمەش هاتین وایەوە ئیتر وردە وردەیانی هەسێکە بە پێی سەعات لە سەعاتە نەبوو خەبەرەکان ڕۆشت و هاتوو بە سەریعی ئێمە دوکانێکمان نەبوو لای بانقەکە بەردەم بانقە ئێسەش ماوە دوکانە ناوەڕاستە 5 دوکانە ناوەڕاستی ئێمەیە من بەچم دوکانەکەی باوکم پاکەم و تێم بۆ چیتە ئەوت مەچم پاچێکم و چووم لە مزگەوتی پاشا بە تەنەکە ئەوم هێنا و شۆردمە و ناوم پاک کرد و
خۆش بوو هەن لەسێکە ئەو نەفسیەتە نە کەس پێوە بڵێ نە هیچ لە خۆت ئەو شتە بۆت ڕێگەکەی تۆ بچیتە بۆ هەڵە بجە و بچیتە ماڵی خۆتان و بەیانی بێ دوکانەکە بشۆیت و پاکم کردو ئەو ناوم پاک کردو و بەردەم دوکانی باوکم هەرچی تەنەکە شت ڕێگەکەی گرت بوو ئەوە پاکمە تا خولەی سافە خۆم پاکم کردو بە تەنیا لەم سەریش تا لای ئۆرزیەکە پاکم کردو هەتا بڵێ سینەماکە ئەمیست خەڵک هات چۆ بکە وام لێ کرد کە ئیتر سیارەیەک قەمەرش بووە پەنچەر نەبوو ناو هەڵەبجە کۆڵانەکان زۆربەی تەقینرا بوو و گیرا بوو ینی هاتوو چۆن نەبوو هەتا چەند مانگێکیش دوایەوە پاکرایەوە کە دوکانەکەم شۆرد و تۆ لەو ئەسکەری و لە ئاوارەی بوویتەوە بە ساحیبی دوکان و بوویتەوە بە ساحیبی خان و لە دوای ئەوە ساڵ و بەسیش نەماوە ینی خۆشیەکان لە زۆر بوو یەک ڕۆژ و بەقەدەر ساڵە خۆش بوو ئیتر هاتمە بوو ماڵەوە ئەو ڕۆژە هیچ بۆ 12 وتم من چایخانەیە دانێم لە دوکان ئیتر ماڵی ئەمە ئازاین هەڵەبجە هەمومانەمان ناسن وتیاندی باشە وڵای خوشکەکەم قۆری پیاڵەی یامی و دوو قۆری و پیاڵە بردم و دم چای وتیاندی بۆ چێ دانێ چایخانە وتم خەڵکات چووەکە بڕۆ بکە ئەمەیەکی ئێڵم لەوانەیە کەس بڕای پێ نەکا ئەشیان برد و ئاوم هێنا و ئاگرمان کرد و چایخانەمان دروست کرد و جار باوکم چای خوارد و خۆم چایم خوارد و کەسیش نییە نە دوکان هەیە نە مشتری هەیە نە ڕاڕەویش هەیە نە نەقلیات هەیە خەڵکی بێ وەرحاصل بۆ ڕۆژی دواتر خەڵکیی زۆر هاو ئەو نییە ئیتر تامەزرۆ بوون سلێمانی پاکرایەوە تەواو تر ئەم حامیە نیە حامیە ئاسکەرێ بوو خەڵکی تێ ئەدامەکرا ئێرەش تەخت کرا هەرە و دووسێ ڕۆژە ئیتر خەڵکی هەڵەبجە وردە هاتنەوە کە هاتنەوە یەکسەر بەناو بازارە ڕۆشتن هەر کەس هاو هەم دەستخۆشیە کرد هەبوو ماچێکم هەبوو ئەگریا تاکە کەس بووم لەناو بازاری هەڵەبجە جا خەتاتیشم من دریایکی سەراجە کەوت بوو بۆیاخیشمانە بوو بە بۆیاخی سوور بیرمێت پێم نووسی چایخانەی ئاوەدان بە خەتێکی زۆر بەقەل 4-5 پانتر بوو زۆر جوان نووسیم چایخانەی ئاوەدان کاکەم وتی نایبنی ئاوەدان کەلیمەیەکی جوانە بە تۆکاڵمان واسی ئەو قەتعەیەژەکەم قەتع بوو لە دوای کیمیاباران هەڵسایە سەر پێ چایخانەی ئاوەدانماندانە دوو ڕۆژ ئەوانە خەڵک ڕووی تێکردین خەڵکی زوگردی ئەو نییە بڵین هەر لە کانشخان 15 کەسی لێبوو لە کانی قوڵکە 12 کەس وای لە هاو ئیتر ئەو زوگردیانە شوێنیان نەبوو شتێ بخۆن خۆیان ببە چایەکە لێنێ بێن شتێ بخۆن لای ئێمە ئیتر دایکم نانیە کرد بە پیکابەکە ئاردیانی نابوو ئاردێکی باشمان پێ بوو تم دایکە نانم بۆ بکە نان و چای و ئەچین مثلا ئەینیش مێ نابوو بیرمێ لە حامیە فەردەیەک هینم دەست کەوت بوو لەتکەنۆک فەردە لەتکەنۆکیان لەگەڵ خۆیان نابوو کە فەردە لەتکەنەکەیان ناوتم بۆ نایکەن بە خەڵکی سلێمانی پێڵە قاورمە ئەمە پێم بڵێ قەنیلە وتم بیکەن بە قەنیلە چای لێنین و لەفەی قەنیلە ئەیتر ئەمە زۆر پارێکی باشی پێ پیاکرێ و خەڵکیش ئەیخوا اینجا حوشەی پاشاش ئەو ساڵە ئاو زۆر بوو مانی سێ بوو ئەوانەیە پونگەی هێنا بوو پونگە و نعنا ئەچوم لێ پونگە و نعنامێنە ئەم شۆردۆ دامە ناو ڕۆژی کیلۆیەکمانە کرد قەنیلە زۆری کیلۆیە لەگەڵ چایی تاوای لێ هاو ئیتر مشتریمانە بوو دوای سیرمان کرد بەش ناکاشتەکە وتمان با بچین لە سلێمانی هێلکە بینی بە کارتۆن پیکابەکەمان ئێمە 4 براین دانێک ماخسە سەر پیکابە گوتمان بەیانی هەموو بەیانی ئەڕووی لە سلێمانی ماس و هێلکە و نانێنی وازمان لە دایکمێ ناکە نان بکات شتەکە بەرەوبەر کە بە زمانێڵی قورسە بەڵام وردە سێرەکەی تەشەنەی کرد دایکم کە هەموو ڕۆژە نانیە کرد وتمان تۆ ئیتر نان مەکە چی لە سلێمانی نای محەممەوی برام بە پیکابەکە ئیشی ئەوە بوو بەیانی زۆر هاتە سلێمانی لە مایانی ماسەکەی سلێمانی 1 مەنجەڵی 20 کیلۆی ماسی هێنا لەگەڵ 3-4 قاڵب سەهۆڵ ئەم بەرەوە گەرما ڕۆشتین سەهۆڵ و هێلکەی هێنا باوکم هێلکەکەی لە مەنجەڵی گەورە ئەکوڵان ماستەکەشمانە کرد بە ماستا و لەگەڵ نان چایشمانە بوو اینجا مزگەوتی پاشاش ئاوێکی بەلاشی هەبوو کانی بۆ ئەڕۆژ ئێستاش هەیەی و ئاوە بەس ئەو ساڵە زۆر ئیتر وای لێ هاو بووین بە من و باوکم و 4 براکەمە 5 کەس دوو کەسیشمان گر بە کرێ ئاومان بۆ بێنە بە تەنەکە فریانە کەوتین اینجا فەیلەقی بەدر و هێزی پێشمەرگە و هەمووی بڵێ لەو مەنتیقابوون و تویان لە ناو بازار ڕەبجە خواردن هەیە چایخانە دانراوە ئیتر لەو کەسە دیارانیش کە هاتن کە چایان خوارلامان کاک خوا ئەفریقا کاک شەوکەتی حاجی مشیر بوو کاک بەکری حاجی سەفەر بوو فەیلەقی بەدر ئەو کاتە لەو ناوە زۆر چەند هەزار کەسێکە بوون ئیتر کە هاتن مەسەرەن 15 کەسەی 15 ماسامان بۆ بکە بوو ئێمە خۆش بوو 15 چایمان بۆ بێنە وای لێ هات ئەو دی دوکانەکان هەمومان کرد بە کورسی هێشتا فریانە ئەکەوتین تویکی گەورەمانە و ژێر ئەو سێبەری تۆ 15-20 کەس دانیشت نان و ماستاویانە خوارد چایخانەکە برەوی کرد بڕواکەی خەڵکە بووەوە چایەکی خوارد 10 دیناریامی و ئەم لالاشی ماچە کردم
ئەمان چی مادەمونە پیاون ئەم چایخانەتان کردێتەوە ئەو بەخشیش بۆ ئێمەش خۆش بوو. اینجا ئێمە کە ئەو چایخانەماندانە ئێمە ئەمانویست پەیام بڕوا بۆ هەموو شارەکان مۆبایل نەبوو بڵێن کاکە هەڵەبجێ وان کراوەتەوە هەڵەبجێ ئەمانویست خەبەر بڕاتەوە بڵێن هەڵەبجە ئاوادان و چایخانی تایە بۆی خەڵکی هەڵەبجە بگرێتە ناو هەڵەبجە. ئەو مەبەستەکەمان بوو ئمە بەسمە پارە پیاکردن نەبوو خۆش بوو پارەشمان پیا کرد خۆ دوایی وامە لیاو بە 5 شاگردفریان ئەکەوتین یەکەم چایخانە بووین یەکەم جێگی خواردنی هەڵەبجە بووین دوایی بەرامبەرمان دەلاشێک داینا لەسەر بلۆکسەری خەڵکی چا کرد عەرەبانەیەک داینا پەتاتەیە فرۆشت بۆنی خەڵکی کەسابە دروست بوو یەکێک هاو پاکەتی فرۆش لە پاڵمانە بوو بە گوزەرێکی بچکۆلانەی اقتصادی سفر بەڵام چی بوو کە یەکێک لە ناو هەڵەبجە ئەژیا خەمینە بۆی لە بازار شتێکی ئەچمە کیلۆی پەتاتێنە بە شێمشۆمانەکە وای لێ هاو ئیتر منەزەمات هاتن ئەو بڵێنە بۆ 4-5 مانگ منەزەمات هاتن ڕویان کرد ئاوادانکردنەوەی هەڵەبجە ئیتر هەڵەبجە وای لێ هاو کەس لە شارەکان نەماوەی هاتەوە هەڵەبجە زۆر هەڵەبجەیەکان هەڵەبجەیان خۆشەویست هەڵەبجەمانە پەرست تاکەی تا ئەو کاتەی تر وای لێ هاو وتیان تەواو هەڵەبجە بۆ تۆ بە شار بەڵام کۆڵانەکانی هاتوچۆیتیانە بوو ئیتر خەڵکی خۆ بەخش هاتن بە شۆفڵێک و گەڵابەیەک و بە خۆبەخشی جەستەی خۆی هاتن هەڵەبجان وا لێ کرد کە ئیتر سیارە هاتوچۆ بکە ئەو کاتێ مەسەلەن ئێستا سیارەش نەبوو لە بینی هەڵەبجە و سلێمانیە هەر کەس هاو مەسەلەن 5-6 کەس بە سیارە هاتنە وای بە گەڕانایەتەوە هی خۆی هی خەتنا خەسخانیتیانە بوو کارەبایتیانە بوو تا چەند ساڵێکیش ئاوەدانی سفر بوو پۆلیسیتیانە بوو ئیتو مەسەلەن کەسێک دوو پشکێ پێوەی باە کەسێک ئەڵغامی لێ باە کەسێک نەخۆش کۆتە زۆر خەتەر بوو یانی بەسیترین بنیناری بۆتە هۆی مردنی خەڵک ئەو کاتە چکە تا ئەگەنرایە سلێمانی زۆر زەحمەت بوو ئەوە مەینەتەکانی دوای کیمیاباران ینی بڕوا بکە شتا پەڕێنی چکە ئەوەنە زۆر حاڵەتەکان چاری ناکەیت ئەو کەیسەی هەڵەبجە بە 50 کەسی وەکو من بە 100 کەسی وەکو من ناتوانێت حەقی خۆی باتێ چکە ئازارێکە لای ئێمە ئەمێنێتەوە تا ئەو کاتەی ئەمرین خۆزگە بۆ کەسەی نەیدیوە خۆزگە بۆ کەسە بە سەری نەهاتووە ئێمە کەسانێک بووین لە پێش کیمیایی و لە دوای کیمیایی و لە مەینەتەکانی مانەمووی بەڕێ کرد هەموویمان بینیوە بۆیە ئێستا ڕازین بە هەموو شێوەیە بژین ینی ئەوەی کە هەمانەیسە زۆر پێی ڕازین گەیانینێتە قەناعەتێک کە ئەوەی هەمانە زۆرە تۆ لەو میحنەتیانە ڕەجات و بۆ ئێستا ماڵێکەیە کارەبایە و حکوومەت هەیە و پۆلیس هەیە و خەسخانە هەیە و ینی خۆشە ئەو شتانە اینجا تو ئازادیەکەی لێرە بە ئازادی خۆ دەتوانانی بڵێ هەڵەبجەییم توانی بڵێ کوردم توانی بڵێ ناچم بۆ ئاسکەری ئەتوانی کاسپی بکەی خەڵک ئەو شتانە منەت لێ نازانێت ینی خەڵک ڕازی نییە هێشتا بەڵام ئەو مەینەتی و زەحمەتی بەسەرێ ماتووە یخوا بەسەر کەس نەیە بەڵام خۆزگە خەڵک دەرسی لێ وەرگرتایە ئایتر ئەو ئێمە بڵین کە گەڕاینەوە چایخانەشتەکەماندانا و ڕاستیەکەی ئەمە بیر نەچێت لێرەنە باش بۆ پرسیار و کرد من کە ئێمە 12 چایخانەکەماندانە 21 ئەو مانگە کە ئەکاتە نەورۆز هێزی پێشمەکەی کوردستان تام عسکەر خالیدی کەرکووک ڕۆشتن 21 کە کەرکووک ڕزگار کرا بۆ یەکەم جار ئێمە لە ناو هەڵەبجە چایخانەکەمان ئیشە کرد ئەوە بوو کە هێزی پێشمەرگە شکستی هێنا و کەرکووکی جێهێشت ئەو بوو هاتنە سلێمانی اینجا کێشەی ڕەوەکە ڕوویە لە 21 بۆ 28 ئەو بوو هێزی پێشمەکە ئەوەی هاتە ئەزمەرەوەی ئەو دیو عربەت اینجا وتیان بەعسە گەڕێتەوە ئەو بوو نازام تۆ ئەو زانیارێ و لایەنە ڕەوەکە ڕوویە ئێمە لە هەڵەبجا بووین و چایخانەمانە بوو وەزعیشمان باش بوو لە 28 ئێمەش لە ترسی بەعس دووبارە هەڵەبجەمان جێهێشت ئەوە بوو خەڵکی دووس خۆرمات و خەڵکی چەمچەماڵ خەڵکی کەرکووک بە لێشاو هەمووی هاتە ناو هەڵەبجە و شارە زۆر هاتنە سەر کەلاوەکانی هەڵەبجە ئەوانیش بڵین لەگەڵ ئێمەش لەگەڵ ئەوان بە یەکۆ بەرەو تەوێڵە و بیارە و بەرەو شۆشمێ ئەو بۆ ڕەوەکە ڕوویە ئێمە ڕۆشتین تا شۆشمێ لە ڕەوەکە هەتا 14 ینی ئەو مدەکەمە 2 هەفتەیەک جێمان هێشت هەڵەبجە بەس کە زانیمان بە ئەستا عربەت هاتوونی خەبەریەت دووبارە گەڕاین و ناو هەڵەبجە یانسێکە دوای کیمیاباران جارێکە هەڵەبجیان پێ چۆڵ کردینەوە بەس ئەو جاریان هەر وتی بوو حیزبی بەعس کەسی نەکوشت وەزوتیانی ئەگەڕێتەوە کە ئەگەڕێتەوە ئەوانەی کە تاوانبار نکێن فیرارەکان ئێمە لە ترسی گیانی خۆمان دووبارە چوونە ئێران لە شۆشمێ ماینەوە تاکو 14 لە 14 دووبارە بە پەلاتی ناو هەڵەبجە دووبارە چایخانەکەمان دانایە و
ئەنج ئەم جارە ئاوادانی ترەوە بۆ حیزبی بەعس نەهات و ئاوادانەکە زیاتر بووە و خەڵک زیاتر هەڵەبجەی لا تەمین بوو تا سلێمانی حتا خەڵکی سلێمانی و خەڵکی چەمچەماڵ و خەڵکی کەرکوب و خەڵکی دووست بۆ ماوەی چەند ساڵێک لە هەڵەبجەمانەوە بیدایەتی ئاوادانکردنەوەی هەڵەبجە پڕ بوو لە خەڵکی بڵین دەرەوەی هەڵەبجە قەینە هەڵەبجەیی زۆرتیا بوو بەڵام مەسەن ماڵێکی هەڵەبجەیی بیناکەیان نیوەی ڕووخا بوو نیوەی مابوو ماڵێکی دووس خورمایی چوو بوون لەژێر بینا ڕووخاوەکە ئەژیان ئیتر ئەو ماڵ هەڵەبجەیی کە ئەسڵ نەهاتبوون لە سلێمانی بوون یان لە کوێ بوون ڕێگەیان بۆ ئاوارەدا بوو تایە بژی تا دوای ئاوادانکردنەوە ئیترەوە بوو قۆناغەکانی ئاوادانکردنەوەی هەڵەبجە یەکەم جار لە ڕێگەی کۆمیتەی دابشکردنی خواردەمەنیەوە بوو کە چەند گەنجێکی هەڵەبجە خۆبەخش بەبێ موچە بەبێ هیچ شتێک هەستان لیژنەیەکیان دروست کرد لە هەموو گەنجەکانی هەڵەبجە خەڵکە جوانەکانی هەڵەبجە ئەو یارمەتیانەی کە منەزەمەکانیان هێنا بە جوانی تەوزیعکرێ بۆ کەسانی کە ناو هەڵەبجان بە ئاوارە و بە هەڵەبجەیەوە ئەو بوو جاریوا بوو مەسەرن چینکۆ ئەهات سێر ئەهات خواردن هات ڕۆن ئەهات برنج هات ئاردە هات بە کەمیەتێکی زۆر منەزەمەی فەڕەنسی بوو منەزەمەی ئەوروپی بوو کە ئەیان هێنا ئەیانویست بیەن بە کەسێک کە بۆیان تەوزیع ئەوان نیانەتوانی و خەڵکەکان نەئەناسی ئەو بوو کۆمیتەی دابشکردنی خواردەمەنی هەڵەبجە چەند پیاوێکی دڵسۆزی هەڵەبجەیی نەزیهانە و پاکانە لە ئەستۆیان گرت تا چەند ساڵ تا هەڵەبجە وای لێ هات پۆلیسی بۆ دروست بوو بەرەی کوردستانی هات لیژنەیان دروست کرد حاکمی بۆ دانرا مستەوسەفی بچکۆلە دروست کرا بۆ خەسەخانە و شت هێشتا کارەبایتیانە بوو هێشتا یاسایتیانە بوو هێشتا بازار و دوکان زۆر نەبوو اینجا دوای کۆمیتەی دابشکردنی خواردەمەنی هاتن لیژنەی ئاوادانکردنەوەی هەڵەبجە دروست کرا ئەویش بە لە ڕێگەی هەڵبژاردنێکۆ بوو ئەنجومەنی ئاوادانکردنەوەی هەڵەبجە تاکە کەسم لە هەڵەبجە باسی ئەو کۆمیتەی دابشکردن و ئەنجومەنی ئاوادانکردنەوە کەس نییە باسی کردوێ ئەویش وەکو کەسێک کە حەزەکەم بیرم نەچێتەوە بەڕاستی جوانترین خزمەتیان کرد تۆرسێک کە 15-16 گەنجی هەڵەبجە بەتەنیا لە هەڵەبجە ئاژی مەعاشێکی نییە دەوامێکی نییە هیچی نییە لەگەڵ ئەم منەزەمە ڕێکەوتووە ئەم خواردنێنێت بای ملیۆنان دۆلارە ئەگەێنە دەدەستی ئەم ماڵانە بە خۆبەخشی ئەم ماڵانەی هەڵەبجە یەک ماڵ نەبوو گلەی لە کەسێکی ئەو جەماعەتە بێ کە من ناوەکانی بۆ نێرم مامۆستا مەهدی شیعابی دەست پێکا بە کۆتاییەکەی تا خوارەوە خۆشم یەکێک بووم لەوانەی کە من بلۆچێک دانرا بووم چەند هزار کەسێک لە لای ئێمە بوو ماڵەکانمان شتمان بەسەرا تەوزیعکردن لە هێوانەکەی خۆمانە من شتەکانم وەرەگرت و بە کیلۆ تەوزیعمانەکردن تاکەی تا ئەو کاتەی ئیتر بەرەی کوردستانی و ئەو بوو هەڵبژاردننی حکوومەتی هێرێم کورد کرا بەرەی کوردستانی حیزبەکان ئەو کاتە تا ئیتر بڵین وای لاو ئەنجومەنی نوێنەران و ئۆشتانە دروست بوو هەڵەبجە ئاوادان بوویەوە هەڵەبجە جا کارەبای بۆ هات هەڵەبجە جادەومانی پاکرایەوە مەکتەبی بۆ دروست کرا ئیتر ئەمە فەقەرەکان تا ئەگاتە ئەمە حاڵەتی ئێستایی خۆی بۆ ئەو جیلەی پێش کیمیاباران هەر کەسێکە چێت هەڵەبجەیتم برادری خۆمێ بسەن پرۆفیسۆرە دکتۆرێکە مەسەرەن سەرمایەدارێکە ئێستا ئەڵێ کە ئەچمە هەڵەبجە ئەبێ هەڵەبجەیەک کە لە بەرچاوی خۆم دروست کەم کە ئەچمە ناو هەڵەبجە ئەم دیمەنانەی سەیکی هەڵەبجەنی هی من نییە هی ئەم جیلە تازەی کە من ناناسێ ئەیستا من بچمە هەڵەبجە بەس کۆنەکان من نەناسن جیلێک دروست بووی سەر تەمەنی بڵین لە 2000 یا لە 90ەکانەوە تەمەنی 35-40 ساڵە من ناناسێ ناقیشی نییە یابێت تۆ باسی خۆی جارێ بڵم تۆ کوڕیکەیت چۆن باوکێ ناسم ئەویش من ناناسێ یعنی بێ بڵم کە چوویتەوە بە باوکو بڵێ فڵان کەسم بینی ئەوەی لە هاتووە هەڵەبجە اینجا یا دەوەرەکانی هەڵەبجە ئەو سێ چوار بڵین گوزەرەیە کە لە ناو بازار لەگەڵ حەوشەی پاشا لەگەڵ گوڵان مەسەرەن لەگەڵ شەهیدان لەگەڵ ئەبابەیلێ لەگەڵ شنەروێ ئەمانە هەڵەبجە یانی ئەمانە تۆ ئیشتە ناو هەڵەبجە ئیسە بینایی سێقات دروست کراوە دۆندرمەخانی تایەوە هەڵەبجە نییە لای هەڵەبجە مەسەرەن چوارڕیانی لای خولەی سافەیە کە جاران ئەچوویتە هەڵەبجە لێوانە هەڵەبجە شارێک بوویکی پێویست نەبوو هەموو شتێکی خۆی هەبوو یعنی ئەوە نەبوو بۆ شتی ئێستا من لە هەڵەبجە ئێمە مەعمەلمانەیە دائمێنی بۆ شتێک کە ببی بە سلێمانیا بۆ سێساغ لە هەڵەبجەی چیتیانی ئێستا هەڵەبجە تا ئەم دەقێ من تۆقسێک منتیقە سەناعیکی تیانە کە هەموو شتێکی تیا دەستکەوێت تۆ سیارێک پەکی بکەوێ ئێستا لە هەڵەبجە 2026 بچۆ بۆ هەرچی ناڵێم هەرچی لە سا هەشتای لە سا 20 لە بڕۆ بۆ سلێمانی نابێ شارە بێ هەموو شتێکی تیا دەستکەوێت اینجا پێوتێ شار پارێزگا بێ منتیقە سەناعی کێ بێ لە ماتۆڕێک و تاک و ترێلەیەک ئەشیاکانی دەستکەوێت بۆ بیرێک بۆ خەتاسێک بۆ شتێکی بەسیت بۆ کرێنێک ئەمانە خەڵکی هەڵەبجەش ئەیزان بەس کەم کەس دەرکی پێەکە تۆ بڕۆ ناو هەڵەبجە
شتێک و بێت تۆزێک لە وەزنی گەورە بێ مەسەرەن معداتێکی گەورە بێ پێداویستی گەورە هەڵە بڕۆ بە سلێمانی باشە نابێت هەڵەبجە یا بێتەوە بە شار یا بڵێن شوێنی ژیانە و شتانێتیانی کاک وانە بنوتم تاوانی من لە فەسەڵکردنم لە پۆلی شەشی زانستی تەنها هەڵەبجەی بوونم بوو ئێوەش بەڕاستی ئازارێکە هەتا پێ ئەتلێمەوە منی ترکە فەسەڵکرام تەواو چارەنووسی من گۆڕ لەوانەیە من کە منەڵ ئەحمە و 1000 ئەحمەویتر هەبێ 5000 تەلەبێتری هەڵەبجە هەبێ کە تۆ لە هەڵەبجە هەڵە کەندەیت و دووبارە ئەچیتەوە دووگاوی تۆ خوێنی هەڵبەت ئەو زاکیرەوە ئەو زیرەکی و ئەو تااقەتە و نامێنێ کە ئەو کاتەوە بووە یا ئەو هیوایە کە هەو بووە بە بۆنەی هەڵەبجەی بوونمان زەرەری زۆرمان کرد و قەرەبووش ئێمە قەرەبوومان تەناو و هەڵەبجەمان بینی یەکجار بە ئازادی و تەواوی هیچ قەرەبوویەک نەبووە ڕۆناکەم هیچ هەڵەبجەیە قەرەبوو کرابێتەوە تایسە و سەیریەوە مەکە ناو هەڵەبجە کەسێک 200 مەتری عەرزیە دەبێت لەبەر 5 شەهیدی هەیە یا مەعاشێکی شەهیدانە ئەو ئەسڵەنەوە قەرەبوو نییە ئێمە هەبوو هەڵەبجەیی وەکو هۆلۆکۆستی ئەڵمانیا چۆن من لەوێ لە ئەڵمانیا ژیاوم کەسێک کە لە هۆلۆکۆست کوڕەکەی کە ڕزگار بووە هەتا ئێستش لە سینەمانی وەقیمەتە لە مەسبەحنی وەقیمەتە لە زەریبەنی وەقیمەتە لە هەرچی شوێنە سەربەستترین کەسن لەناو ژیانی ئەڵمانیا کە ئەڵێن ئێمە جوولەکەی هۆلۆکۆستین دەی ئێمە ئێستا شەرمەکەین لە خەڵکی سینەمانیا بڵین هەڵەبجەین نە قەرەبووی مادی کراینەوە نە قەرەبووی نەفسی کراوی نە قەرەبووی معنەوی کراوینەتەوە من ئێستش ڕێزم هەیە بۆ بەعزێ کەس باسی کیمیابارانی هەڵەبجە وکو گاڵتەکردن پێمانەکەن و بۆ بە شوێنی پێکەنین جاری وایە خەڵک گاڵتەمان پێکا لە کیمیاباران هەیە لە خۆزگەوەنە تری زیاتر وایە هەڵێ چۆن دەرچوون ئێوە زیاو بوون دەرچوون هەر سەدام باشی ناسیون ئەم قسانە ناخۆشن بەرامبەرمانەکرێ ئێمە قەرەبوو نەکراوینەتەوە و قەرەبووش ناکرین و کەسی ناتوانێت قەرەبوومان بکاتەوە چکەوەی ئەوەی ئێمە جێمانێشتووە بە حیاتی بەدەستی نایێنینەوە منێکی هەڵەبجەیی فەرموو وەکو تاکێکی هەڵەبجە من تەناوێ شەهید نەبووم باشە ئەی بەشی من چییە لە وڵاتە لەم ئازادبوونی کوردستانە من ئێسەش ناوم لە لیستی موچەی هیچ شوێنێکی کوردستانە نییە لە هیچ شوێنە موچەم نییە ئێسەش و هەڵەبجەی بە ڕەنجی خۆمەژیم هەرڵێ ئەو ڕۆژێک کە چایخانەکەم داناوە من بە ڕەنجی خۆمەژیم ئەو ڕەنجە من ئێستا تووشی حادیسەیە بم هیچ مەزدەرێکی ژیانم نییە لەوانەیە 20,000 هەڵەبجەی تری وەکو من ئەبێت چێ خەمیەمانەخوا چێ قەرەبوومانە کاتەوە چێ بەرپرسە بەرامبەر ئەو تاوانەی بەرامبەر ئێمە کرا من تاوانم چێ لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە بۆچی وام لێکرا کەس ناتوانێت جوابمان باتوو وەڵای کۆتایی قسەکانم ئەوەیە من هەر هەڵەبجەیەک هەر ئینسانێک گوێی لەم قسانەی ئێمە بێت ینی حەقە حسابێکی وا بۆ هەڵەبجەیی بکرێ کە تاوانی بەرامبەر کراوە و نازانم کێ ئەم قسانی منە بینەیە دۆکۆمنتە ئەمێنێتەوە حەزەکەم هەموو شتەکان وەکو حەقیقەت من یەک کەلیمەی نەغەڵەتم و دووە نەلارم وتووە ئەوەی حەقیقەت بێت لە هەڵەبجە وتومە ئێران چاکەی بەرامبەر کردوین ئەو خراپی بەرامبەر کردوین ئێمە تاوانمان نەبووە ئەو تاوانی هەبووە گەنجێکی هەڵەبجەیی کچێکی هەڵەبجەیی تاوانی چیە لەو شەوە وای بەسەریەت و چارە نووسە گۆڕێ بە من چی پەنجای وەکو عەلی حەسەن مەجید ئیعدام کرد بە من چی من ئێسەش لەو تاڵیاژیم من قەرەبوویەکم ئەوێ ئیسەیتە بڵێن کاکە تو خەڵکی هەڵەبجەیت کە چوویتە دایرەیەک سەرە نەگری کاکە کە معاملاتێک بڵێ مادەم خەڵکی هەڵەبجەیە ئەمە بێ پێش هەموو کەسی هاوکاری بکرێت چکە ئەمە عەزابێکی دیوە ئەمە نەماندیوە نەماندی ئەو شتەمان لە شوێن نەگرێتی ئەسڵەن شەرمیشەکە ئیسەن بڵێن هەڵەبجەی بڕوا بکەیت هەڵەبجە ژوای لێ هاتووە ینی ئێستا ژیان لە هەڵەبجە قورسترین ژیانە من هەمیشە لە فەیسبووکی خۆم لە شوێن باسیەکەم هەر زانترین شوێنی خاکی کوردستان هەڵەبجەیە یعنی مەعقولە 200 مەتر نییە لە هەڵەبجە بیە بە 10 دەفتەر لە شارەکانی کە 200 مەتر هەیە بە 70 دەفتەر بە 100 دەفتەر لەم شوێنی من و تۆ قسەکەین 50 مەتر لەو 200 مەتر بە 1 ملیۆن دۆلارە کام گەڕێکی ئەقاریەکە بۆ لە هەڵەبجە شوێنێکنی بە 100 دەفتەر بێت ئەمەش تاوانێکە بەرامبەر هەڵەبجە کرێ بۆ لەبەرەی پێچە لەبەرەی نایڵ هەڵسێت لەبەرەوەی خزمەتگوزاری سفرە وانە ئێمە سێ-چوار مەرزی چاکمانەیە هەڵەبجە ئەگەر بکرێتەوە من لەو بڕایم خانوو لە مجەمەعی هەڵەبجە ئەچێتە 50 دەفتەر و 100 دەفتەر نایڵن ئەوە بێت نایڵن هەڵەبجە بێتەوە بە هەڵەبجە نایڵن هەڵەبجە بێ بە شار Ari